تقریبا دووسێ ڕۆژ پێشێ ساڕۆشتن لای بەڕێز قایمقام کە ئەم شتانەمان پێ ڕاگەیان و پێمان وتووە ئەمە وەزع ئەمە حاڵمانە ئێمە ژیانمان نەماوە بەدەست ئەم بێ وەزعەوە هەموو شتێک گران بۆ هیچ شتێک لە شوێنی خۆیان نەماوە بە خواردنەوە بە سەوزە و میوە بە گۆشتەوە بە هەموو شتێکەوە بە مریشکەوە بە بانزینەوە تەنها زەرجەگە لەسەر ئێمە بە جەنابی قایمقاممان وتۆ کە ئەتوانین 6 نان بکەین بە 1000 وەکو نانەوەخانەکانی قەزا و ناحیەکانی تر ئەو سلێمانی ئەویش پێ ڕاگەیاندون کە بە هیچ شێوەیەک ناتوانن ئەمە گرانکەن و منیش دەسەڵاتی ئەوم نییە کە پێتان بڵێم گرانیکەن ئێمەش خۆمان هەموو نانەوەخانەکان هەرکەس لە ئاسی خۆی سربەخۆ 6 نانی کردووە بە 1000 دوێنێ هەر دوێنە جەنابی قایمقام لیژنەی ناردۆ سەرمان پێی و ڕاگەیاندوین ئەگەر 6 بە 1000 نانەوەخانەکانتان داخەم نانەوەخانەکان بە ئەمری ئەو داخراوە ئەمڕۆژ دووبارە تەلەفۆنی بۆ کراوەتەوە هەر عینەن شت پێوتونێت یەگەر 8 بە 1000 بیکەنەوە 8 بە 1000 نەبێ نابێ بیکەنەوە کاریگەری چۆن نەبووە 25 نانەوەخانە بە یەکەوە دابخرێت چۆن کاریگەری نابێ مەطعمەکەی تەنیشتم چووە لە کانیپانکە لە شارێکی تر نانی هێناوە چایخانەکەی تەنیشتم عینەن شت چووە لە سلێمانی نانی هێناوە هەر 6 بە 1000 کڕیوێتی 13000 داوە بە تەکسی معنای وایە 4000 چواری بە 1000 کەوتووە لەسەری 4 نان بە 1000 کەوتووە لەسەری لە کاتێک ئەگەر بیاڵن من لێرە لە پاڵی ئیش بکەم نانەکەی بە گەرمیە چێتە بەردەچی 6 بە 1000 ئەمە لەلایەکەوە چایخانەکەی تری داوسێم کە کاک عەلی شەمەیە با ناویشی بێنم لە 10 ماسە ئەمڕۆ 200 ماسی بۆ سەرف نەبوو هەمووی ماوە خەڵکەکە وەتانە تا ئێستا سەعات 3 و نیوە من لە ناو بازاڕم خەڵک داد و بێدادێتی خەڵک نان نەبووە بیخۆ